گۆڕانکاری لە سیستەمی پەروەردە گۆڕانکاریە لە تێڕوانینی نەوەیەک کە کاریگەری گەوری هەیە لەسەر کۆمەڵگە. پێشەم قوتابی کە مامۆستای دەدیت ڕای دەکرد دوو کۆڵان ئەولاتر بەس ئێستا کە قوتابی مامۆستایکە دەبینی غارداتە باوشی لانی لە مەکتەبە مامۆستا مامەڵەمان لەگەڵ بکەن بەڵام لێرە لەم خولام وەکو هاوڕێن لەگەڵمانی هەز ناکە مامۆستا لە گەرمەدی قسەم لەگەڵ دەکە هاوڕێ لەگەڵ حەز لێ ڕۆژی چەند سەعات لە قوتابخانە بی؟ ڕۆژی 2 ساعت ئەی زۆر نییە ئەوە؟ نە قوتابیەکەمە بوو لە پۆلیەکی سەرەتایی کە دەچوومە ژوورەوە هەڵداهات دەترسایە لە ناوی مامۆستا دەترسا. ئەم سەدمەیە زۆر جارێ ویان لێ کات کە لە قوتابخانە هەڵبێنیان لە قوتابخانە بترسێن. ئامانجیمە ئەوەیە مامۆستا لە بازنەی یەکەم وەکو دایانی قوتابینی جوانترین پاکێجی باخچە ئەکەوێتە بەردەستی منداڵان ئەوش 11 پاکێجە. چ ئامادەکاریەک و چ گۆڕانکاریە کراوە بۆ ساڵی نوێ؟ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە بابەتە استراتیژیەکانی خۆی یەک لەوە گرنگیدان بەکردنەوەی ڕاهێنان بۆ مامۆستایان بووە. پەروەردە لە هەرێمی کوردستان گەیشتۆتە ئاستێک کە دەتوانین بەڕاستی پشتی پێ ببەستین. پۆلی دوی سەرەتایی بووم قەت لە بیرم ناچێتەوە گەشتینەوانەیەک لێرە لە نێو ئەم کتێبەدا هەیە زۆر کەس لەوانەیە بیری بێت بەناوی بۆ قوچل کاتێک کە دەستم کرد بە خوێندنەوەی زۆر بچووک بووم و ئەوەندە مناڵ بووم کە نەمەزانی چێل بەڕاستی مانگایە لە مامۆستاکەم پرسی وتم مامۆستا چێل چییە؟ ئەوەندە بەڕقی و بەناشرینی وەڵامی یامەوە هەتاوەکو پۆلی پێنجی سەرەتایی تاوەکو قوتابخانەکەم گۆڕی هەرگیز جارێکی دیکە نەمدەوێرە پرسیاری هیچ شتێک لە هیچ مامۆستایەک بکەم. ئەو بێدەنگیەی من باجی سیستەمێک بوو کە تێیدا مامۆستاکان بە پێی میزاجی ڕۆژەکەی خۆیان وانەیان دەوتەوە چەندین کێشە و گیرروگرفتە بوو کە ڕەنگە زۆر کەس بەو هۆکارەوازیان لە خوێندن هێنابێت بەڵام ئێستا سیستەمەکە زۆر گۆڕاوە سیستەمی پەروەردە دیجیتاڵیە چەندین بابەت و کاراسانی وێنەی ڕەنگاوڕەنگ پیتی گەورە بیر لە هەموو وردەکارەکان کراوەتەوە بەڵام ئاخۆ پێویستمان بە چ گۆڕانکارێکی دیکە لە بەرەوەی هەمومان دەزانین کە گۆڕانکاری لە سیستەمی پەروەردە گۆڕانکاریە لە تێڕوانینی نەوەیەک کە کاریگەری گەوری هەیە لەسەر کۆمەڵگە کورسی خەڵک بۆ ئەو کەسانە بەجێ هێڵم کە چیرۆکێکیان هەیە لە ڕابردوو لە ئێستادا دەربارەی سیستەمی پەروەردە. کاتی خۆی مامۆستا تەوەرێکی گرنگ بوو بۆ یعنی بۆ وانەوتنەوە زیاتر مامۆستاماندی دەبوو چکۆ بەسایل تعلیمی وەکو ئەوەی ئێستا نەبوو بەردەست بیتن تەکنۆلۆژیا بەو شێوازە نەبوو بەڵام ئێستا الحەمدوللا تەکنۆلۆژیا هەیە بەڵام قوتابی دەبێت سوودی لێوەربگرێت لەو تەکنۆلۆژیا زۆر شتی بەردەستە ئەگەر بیەوەی فێر بێتن. من هەندێک شتی زۆر خۆشم هەیە قوتابیەکەمە بوو لە پۆلیەکی بنەڕەت سەرەتایی کە دەچوومە ژوورەوە هەڵداهات دەترسایە لە ناوی مامۆستا دەترسا. ئیتر ڕۆژێک منیش ماڵم لە ناو قوتابخانە بوو وتم نانت خواردەوە بەیانێکی زوو پێشەوەی بچنە ژوورەوە وتی نامامۆستا گوتم بڕۆ نام بخۆ دەستێکم لە پشتیدا گوتمە قوتابێکی بی بە لای خێزانەکەم بە نانی بەیانی بخوا نانی خوارد و یەکسەر هاتەوە ژۆرە ئیدر ئەو ترسەی شکا وەکو برادێکی لێهات و ئاستیشی بەو شێوازە نەبوو ئاستیشی گۆڕا بەڕاستی یعنی وای لێ هات یعنی بە ئارەزوی خۆی دەهات و گرنگی بە وانەکەی من دەدا دەرچوو لە کۆتایی ساڵ. ئەمە ناوم ڕازە ئەو ساڵ دەرچووم بۆ سەفی هەشت هەموو پشوەکان لە ماڵەوە بووم بەڵام ئەم پشوێ ویستم بێم بۆ خول و سوودی زۆریشم وەرگرت لەم خولام تاتم بۆ خول سوودێکی زۆریشم وەرگرت بۆ نمونە فێری ئابانکس بووم کە دەتوانم بە شێوەیەکی هزری فێری لێدەرکردن و کۆکردنەوە بم و زۆر شتی تکەش نا هیچ لەیەکم نییە چۆ کتێبەکان زۆر بە جوانی دانراون و لە وێنەکان لە نووسینەکان مامۆستا زۆر بە جوانی شەرح دەکات.
ئەی وەتەن بۆ خزمەت دائیم لە ڕێتا حازرم باوەڕت بێ من لە زمرەی لاوەکانتان نادرم من ناوم داهێن زانایان 12 ساڵم بەڕاستی قوتابخانە زۆر خۆشە وانەکان زۆر خۆشە زۆر بەباشی گرنگی بە وانەکانم ئەدەم لە خولەکانە بەڕاست چێژێکی زۆرم لێبینەوە سوودێکی زۆریشم لێبینیوە و وانەی کوردی ئەخوێنین وانەی زانست ئینگلیزی عەرەبی بیرکاری ئەخوێنین چانیت؟ ماماش واڵت چانە؟ ناو چییە؟ سەرۆت سامان سەروەر پۆلی چەنی؟ پێنجم یعنی تەمەنەکە بە چەند ساڵ؟ 11 ساڵ پێم لە بۆچی هاتی بۆ خوڕی هاوینە؟ نماڵە بێزار دەبم بۆ بەزارە بی؟ بێزار دەم هەردەی پاردەین و لە دەورەکە بۆ خۆمان یاری دەکەین مامۆستاکان حەزی لێ ڕۆژی چەند سەعات لە قوتابخانە بی؟ ڕۆژی 2 ساعت 2 ساعت؟ ئا. ئەی زۆر نییە ئەوە؟ نە ئێمە زۆر جارێ لە ڕووی دەرونیەوە حەز بەوە دەکەین کە دایک و باوکان زیاد لە پێویست سترێسە خەنە سەر مناڵەکانیان بە تایبەتی ئەو مناڵانەی کە نازێکی زۆریان دراوەتێ لە ماڵەوە لە دایک و باوکیان گیانە بوونەتەوە بە تایبەتی لە دایکیان کاتێیان خەنە بەر قوتابخانە تووشی سەدمەیەک بن ئەم سەدمەیە زۆر جارێ ویان لێ کات کە لە قوتابخانە هەڵبێنیان لە قوتابخانە بترسیان هەندێک جار هەیە دایک و باوکان جارێک دایک و باوکەی کات مناڵەکەیان هەر کاتێ چووە قوتابخانە ئەتر ئەم مناڵە ئەرشایەوە ئیتر تووشی ژانە زگە بوو ئەتر زۆر جار هەیە تووشی کێشە بوو لە قوتابخانە یاخود لەگەڵ مامۆستایەکانە تووشی کێشە بوو چەند دکتۆر و شویان پێکرد ئەمە هیچ ئاسەوارێکی ئەندامی پێوە نەبوو تەنها حالەتێکی نەفسی بوو ئەتر ئەم مناڵە هاتە لای من لەگەڵ دایک و باوکە زۆر قسەمان کرد هەسمان کرد کە دایک و باوکەکە زەختێکی زۆر لەو مناڵەکە ئەوان لەوە ترسانە ئەوێت چۆنە بێ مناڵەکەمان نەچێتە قوتابخانەوە ئەی هەروە بێت پێمە وتمان دایکی بەڕێز با ساڵێک دواکە زۆر ئاسایی ئەگەر مناڵەکە لە تەمەنی 7 ساڵی بچێت بەڵام بەخۆشی بچێت حەز و ئارەزوو بچێت کاتی ئەمنەوە قسەم کرد مناڵەکە گەشایەوە مناڵەکە پێکەنی یەکسەر وتی دایکە من چابووم کەوتم با نەچێت ئەمساڵ نەچێت با ساڵێکی تر بچێت با لە ماڵەوە بێت گرنگەوە لە ماڵەوە بۆ خۆی حورەتێک وەرگێ ڕێک مناڵەکە پێچوانە بوویەوە دڵی خۆش بوو وتیدایە برسیمە وتیدایم چیتر نارشێمەوەتی زگم چاک بوو. کاتێک کە لە سەردەمی ڕابردووە گەرچای قشینەوە بە ناو پەروەردەیە گەبمان ویستایە دایک و باوک ویستای مناڵەکەی زیرەک بێت و نمرەی باش بێنە دووسێ تەکنیکیان بەکارێنە بجار بە مامۆستاکەیانەوت گۆشتی بۆ تۆ و ئسقانی بۆ من لە ڕێگەی مەسەلەن شەرمەزاریە کرد مامۆستاکە یان لی تووڕابوون یان ئەیان ترسان دەرەجەی لێشکاندن تووڕەبوون لە هەندێک حاڵەتە تونند و تیژی جەستەیژە بوو ئەمە ناویان نابوو کۆنتڕۆڵکردنی قوتابی بووی کە نمرەی باش بێنە و زیرەک بێنە بەس ئێستا شتەکان زۆر گۆڕاوە لە چاوی ئێوە چۆن چۆنی ئەمە کۆنتڕۆڵکردنە ئەوە باشتر بوو یان ئەم سیستەمی ئێستا چ گۆڕانکارێکی بەسەرداتوان بێگومان مەکو مامۆستایەک کە لە قوتابخانەیەک دەوام دەکەم ئێستا حالیان پێممان وایە و هەروە سیستەمەکە شوای دەوێت کەوا پێویستە مامۆستا بە تەواوەتی شێوازە کۆنەکان لا ببە لەبەرەوەی شێوازە کۆنەکان وەک خۆ دووتنی ینی زۆر تون بوو لەسەر تەوا بەڵام ئێستا گۆڕاوە ینی جاران لە بری ئەوەی مەسەلەن بەتەڵەبەکەی بشکان بۆ ئێستا خەڵاتی دەکا پێشەم قوتابی کە مامۆستای دەدیت ڕای دەکرد دوو کۆڵان ئەولاتر بەس ئێستا کە مامۆستا یعنی کە قوتابی مامۆستای کە دەبینی غارداتە باوشی یعنی ئەمە ڕۆژانە کە قوتابیەکانمان دێن ئەوەندە پەیوەندیمان باش بۆ لەگەڵیان یعنی کە دەبینی هەر لەسەر لە دەرگاوە ڕادەکاتە لای ئێمە یان دەبینی دەڵێت ناڕۆمەوە دەمەوێت لەگەڵ ئەنگۆ بمێنمەوە لە قوتابخانە زۆر دەڵێ ماڵەوە خۆش نییە ئەمە ئەوەیە کە گۆڕانکاری بە سیستەمەکە هاتووە. جۆر خولمان هەیە خولەکان چی و چی لە خۆگرن ئێمە دوو خولمان هەیە خولی تەرفیهیمان هەیە لەگەڵ ئاستی زانستی قوتابیان
ئاستی زانستی قوتابیان ئەوەیە کە گرنگی بە بەشەکانی خوێندن ماندن وەکو زانست و بیرکاری و ئینگلیزی و عەربی و تەرفێهیەکانیش لە هەفتەی ڕۆژێک دوو ڕۆژ قوتابیەکان دەبینە دەرەوە بۆ ئەوەی کشێکی ئارام بخوێنەوە ببینن. واتە خۆی بۆ فێربوونە بەڵام ئەوانش بۆ دڵخۆشی منداڵەکان ئەوەی کە بێزار نەبن لە خولەکە هەفتەی جارێک دوجار دەیان بینە دەرەوە. ئەڵێن خولی زانست بیرکاری عەربی ئەمانە واتە خۆ ئامادەکردن بۆ ساڵی داهاتوو بەڵێ هەمان ئەو منهەجە ئەخوێن هەمان ئەو منهەجە جاروێ زمانە و هەندێک دایک و باوک دەیانوێ منداڵەکانیان لە خولی مثل عەربی و ئینگلیزی ئاسیان باشتر بی و هەشە دەڵێن لە مامۆستا دەمەوێت منهەجەکە فێر بیتن مثل عەربیە کوردیە ئینگلیزە بیرکار بۆ ساڵی دابێتن خوان ئامادە باشە زۆر جارڵێن ئەمە پشتوێکە بۆ قوتابیەکان زۆر جار ئەم فشارە کە دایک و باوک دروستی ئەکات شتێکی باشیان خراپە یانێ و شتا ئەو پشۆکەی لێ وەرەگرێتەوە یان وای لێکات بەدڵنیاییەوە ینی شەشی زۆر باشە لەوەی منداڵانە لە ئایپاد و ئەو شتانە بە دوور دەکەونەوە زیاتر فۆکسیان دەخەتە سەر ئەوەی کە ساڵی دابێ پلانێکیان هەبیتن لۆ خۆیان. گرنگترین بابەت کە لێرە زۆر گرنگی پێ بدرێت چ شتێکە؟ هەردوو بابەتە هەم لە ئاسی زانستی قوتابی هەم تەرفیهیەکان لە تەرفیهەکان مثل حتى ژووری نوێژ گرنگمان بە نوێژ داوە سەمای بالا و یۆگا و بالە و تۆپانێ و حتا تێنیسیشمان لە قوتابیان ئەوە کردێ بۆی دڵیان خۆش بیتن. لێرە یەک شت دروستە بێت زۆر جار ئەو کەسانی کە مەسەلەن باری داراییان زۆر باش نییە لەگەڵ ئەو کەسێک کە باری دارایی باشە. ئایا ئەم خولانە بە شێکی گشتی بۆ هەموو ئاستەکان هەیە؟ یاخۆ تەنها کەسانێکی تایبەتمەند دەتوانن لێ ئەکید یعنی نرخەکەی دەورەکەمان ینی نرخەکی کەمە ینی هەموو هەم دەتوانی هەژار هەم دەتوانی دەوڵەمەنی سوود لێ ببینێت واتە بۆ هەموو کەس دەتوانێت لێ دڵنیاییەوە. ئامۆساییان بەشێکی گشتی چەند پۆل و چەند قوتابیمان هەیە؟ بەڵێ ئەمە ئەوساڵ لە خولی هاوینەی قوتابخانەکەمان وەکو پۆل زیاتر لە 6 پۆلمان هەبوو و قوتابیانمان دابش کردبوو بۆ سەر 3 ئاست و ئاستی یەکەم قوتابیانی تەمەەن 5 ساڵ و 6 ساڵ لەگەڵ یەکتری دابوون و ئاستی دووەم قوتابیانی 7 ساڵ لە بۆ 10 ساڵی بەیەکەوە بوون و لە دوای ئەوە خولی هاوینەمان هەبوو تایبەت بە منهەجی قوتابخانەکەوانیش قوتابیانی پۆلی 7 و 8 و 9 دەرسەکانی قوتابخانەیان دەخین ئەوانەی کە ساڵی ڕابردوو لە پۆلی 6 بوونە کە دەبنە پۆلی 7 ئامادەکاری دەکەن لە بۆ ساڵی نوێی خوێندە. مامۆستاوی تێبینیم کردو زۆر گرنگیان بە بابەتی وێنە و هەندێک وردەکاری لە شێوازی شەڕحکردن بە وێنە و بە کەرەستە. خۆی خولی هاوینە دەبێت جیاواز بێت لە قوتابخان. قوتابی کە دێتە خولی هاوینە دەبی وا ئامادە بکرێتن کاتی قوتابخانە لە زستانەی لەبەر دڵ نەکەوێ یان شەکەتی نەکەین ماندی نەکەین زیاتر ئەمە گرنگی بە چاڵاشی دەدەین. هەموو جیهان چیان لەسەر کەرتی پەروەردە و لە هەرێمی کوردستانیش سیستەمی پەروەردە گۆڕانکارێکی ئێجگار گەورەی بەخۆی و بینی و توانێتی کاریگەری لەسەر زیاتر لە 1,800,000 قوتابی بکات. لەوانە سوودبینین لە ژیرەکی دەستکرد و دروستکردنی هەڵسەنگاندن و ئەپلیکیشنی قوتابخانەکەم کە هاوکاری دایکان و باوکان دەکات و لە جیاتی کۆبوونەوەی دایک و باوکان دەتوانێت هاوکار بێت بۆ خوێندکارەکان لە ڕووی زیاتر تێگەیشتن و کاراسانی هاوکات وە لە دایک و باوکەکان دەکات بە وردی بتوانن هەڵسەنگاندن بۆ منداڵەکانیان بکەن و بزانن لە چ ئاستێکدایە. تەنها لە ساڵی 2025 بۆ 2026 زیاتر لە 22 ملیۆن پەرتووکی کوالیتی بەرز بۆ قوتابیان چاپ کراوە کە هاوکارێکی زۆر باشیان دەبێت بۆ ئەوەی کە خۆشەویستیکی ڕاستە و خۆیان بەخاوەنی کتێبەکان بزان هەر ئەوەندەنا 22 گۆڕانکاری سەرەکی و 22 گۆڕانکاری تەواو زانستی لە مەنهەجەکاندا کراوە و گرنگێکی ئێجگار زیاتر دەدرێت بە بابەتەکانی وەرزش و بەها کۆمەڵایەتیەکان و هونەر. هەموو شتێک زۆر باش بەڵام دوو پرسیاری ترە بێنێتەوە ئایا لە ڕووی دەرونیەوە قوتابیەکانمان تا چەندێک ئاسوودەن هاوکات ئایا بەڕاستی لەگەڵ ئەم خێراییە زۆرەی پێشکەوتنی جیهاندا پێویستمان بە وانەیەکی دیکە هەیە بەناوی وانەی AI؟ مامۆستا کە باسی پەروەردەکەین یەکسەر بابەتی ژیری دەستکرد و پێشکەوتنی تەکنۆلۆژیا هێتە ناو کایەکەوە لە سیستەمی پەروەردە و بۆ قوتابیەکانی ئێمە لە پەرتووکەکانیانە تا چەندە ڕەچاوی زیرەکی دەستکرد کراوە ئاتیا بەکارهێنراوە؟ بە تەکیدی ئێستا ئێمە لە پرۆگرامەکانی خوێندن بۆ
ساڵی خوێندنی 2026 نزیکەی 110 کتێبی نوێمان ئامادە کردووە. 110 کتێب بە گۆڕانکاریەوە یان چاپی نوێ 110 کتێبی نوێ ئەو کتێبانەی کە هەندێکی گۆڕیمانە و هەندێکی ئامادەکردنی تازەیە نوێیە. ڕووچاوی ئەم بابەتانە هەمووی کراوە. طبعاً ئیمڕۆ ژیری دەستکرد ئێستاکەیەکێکە لەو بابەتانەیە کە زۆر بڵێن AI یەکێکە لە ئەوانەیە کە بەڕاستی ئیمڕۆ پێویستی بۆتە پێویستیەتی ڕۆژانەی ئێمە. سەبارەت بەو QR کۆدانەی کە لەسەر کتێبەکانە هەیە ئەوە تا چەندێک کاراسانێکا بۆ قوتابیەکان؟ ئێمە بەسەر پشتی برای بەڕێزمان دکتۆر ئالام محەممەد سعید لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو کتێبانی کە گۆڕانیمانە ئەوانی کە گۆڕیوە هەر هەمووی بارکۆرتی لەسرە. ئەم بارکۆرتانە زۆر ئاسانکاری بۆ مامۆستا و بۆ قوتابی بۆ دایک و باوکی. ئەم بارکۆردانەکە تۆ بەیانی ئەگەر منداڵێک لە قوتابخانەکە دابڕێ یان بەبووین لە سەماڵە نەخۆشیەک یا کارێکی سروشتی بەعام هەمووی دابڕێ ئەو بارکۆردانە ئاسانکاری بەردەوامیێدا بە خوێندن بەبێ ئەوەی مامۆستاکەشی لەلابێ لەوانەیشە ئەگەر لە مامۆستاکەی خۆی تێنەگا ئەتوانێت سود لەو لەبەرەوەی باشترین مامۆستا دەرسەکەی بۆ شەرحەکە لە ناو بارکۆردەکانە. ساڵی خوێندنی نوێ و ئێستا خەڵک و مامۆستا و هەموو شتێک تۆزێک شڵژانی پێوە دیارە خۆیان ئامادەکەن. ئەمێ بزانم لە ڕووی پەروەردەوە چ ئامادەکاریەک و چ گۆڕانکاریە کراوە بۆ ساڵی نوێ؟ بەڵێ سەبارەت بە ساڵی نوێ 2026 ئێمە لە بەڕێوەلاتی گشتی پەروەردەی هەولێر چەندین پلانی جۆرا جۆرمان داڕشتووە بۆ دەستپێکی قوتابخانە. لەو پلانانەش ئەوەیە کە زیاتر دەرخستەی تایبەتمان ئامادە کردووە بە مەبەستی نۆژانکردنەوەی ئەو قوتابخانانەی کە پێویستیان بە نۆژانکردنەوە هەیە. و سەبارەت بە وەرگرتنی قوتابیان ئێستا ئێمە بەپێی ئەو ڕێکار و ڕێنمایانەی کە لەلایەن وەزارەتی پەروەردە بۆمان هاتووە بە مەبەستی وەرگرتنی قوتابیان لە 15 هەفتەوە دەستمان پێ کردووە با وەرگرتن لە ناوەندەکانی خوێندن بۆ تۆمارکردنی قوتابیان. وە سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر 1639 قوتابخانە لە خۆ دەگرێ کە لە 8 پەروەردە پێک دێ. ئەو 8 پەروەردەیە نزیکەی 500,000 قوتابیمان بەسەروتر هەیە لە سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر. مامۆستا نزیکەی زیاتر لە 1500 قوتابخانەیە لە تاوی هەرێمی کوردستان، بەڵام ئێستاش تەنان لە هەولێریش کێشەی زۆری قوتابی هەیە. لە هەندێک لە پۆلەکانە ژمارەی قوتابیان ئاگاتە نزیکەی 50-40 قوتابی لە یەک پۆلە. لە کاتێکا لە ستانداردا لەوانەیە گەر زۆر پرۆفشناڵ بین پێستان بۆ بێ 15 قوتابی هەبێ یاخود 20 قوتابی بۆ 30 قوتابی. چۆن چارەسەرێم کێشەیە کرێت لە ساڵی نوێیە ئەم کێشەیە بەردەوامە بێت؟ ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر بەپێی ئەو پلانێک کە هەمان بۆ دامان ڕشتووە سەبارەت بە کەمکردنەوەی ئەو لۆد لەسەر قوتابخانەکان و لەسەر ژوورەکانی خوێندن بەپێی دەرخستەی تایبەت کە ئامادە کرابوو لەلایەن بەڕێوەبەراتی بیناسازی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر ئێمە لە کابینەی نۆ بەچڕی کار لەسەرەوەی کرا هەر وەکو جەنابیشتان ئاگادارن کە بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسوول بارزانی لەسەر هەموو سێکتەرەکان بە تەواوەتی لە حکوومەت کاریان لەسەر کردووە گرنگی پێداوە و لەوانەش سێکتەری پەروەردە بووە. هەر لەو برێندیدگای بەڕێزیان سەبارەت بە پەروەردە ئێمە توانیمان لە کابینەی نۆ 6 قوتابخانە لە سنووری پارێزگای هەولێر بە خلالی ئەو کابینەیە دروست دروستکردنی نوێ بووە یان نەخێت ئەوە دروستکردنی نوێ بۆ واتوانیت تشمان 300 قوتابخانە نۆژەم بکەینەوە لە سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر بەپێی ئەو پلانەی دامان ڕشت لە کابینەی نوێم توانیمان هیچ سێدەوامەیەک لە سنووری پەروەردەی گشتی هەولێر نەهێڵی. ئێستا هیچ سێدەوامەیەک نییە نەخێت بەڵکو بەرنامەمان داناوە لە هەندێک شوێن ئەوانەی کە لۆدی لەسەر کەم بووە خصوصاً ئەو بازنانێک کە هەولێر بە بازنەیی دانراوە ئەو بازنانێک کە هەنە ناو سیمەترێ ڕۆژ بە ڕۆژ بەرەو یەکدەوامی دەیان بین. ئەو پلانێک کە لە دەست چشماندایە بەپێی ئامادەکردنی دەرخستەکان ئەگەر بێت و وەزارەتی دارایی بتوانێت ئەو موافقانەمان بدنێت لە بەرەوەی پێویستمان بە نۆژانکردنەوەی قوتابخانەکانیش هەیە دەرخستەی تایبەتمان ئامادە کردووە ڕەوانەی
وەزارەتی داراییمان کردووە بۆ وەرگرتنی موافقە بۆ ئەم ساڵی خوێندن خۆمان ئامادە بکەین بە باشترین شێواز پێشوازی لە قوتابیانمان بکەین. لە چاو 10 ساڵی ڕابردوو لە چاو سەردەمی ئێوەشە گۆڕانکاری زۆر هەیە لە مامەڵەکردی نێوان قوتابی و مامۆستا. جیلی ئێستا هەندێک جار ئەڵێن ئەو زانیاریانی کە مامۆستا لە پۆلا پێڵێ خۆی توانێت لە ماڵەوە لە ژیری دەستکردی بپرسێت توانێت لە ئینتەرنێت تا بۆی بگەڕانی دەستکەوتنی زانیاری بە قوتابی تا ڕادەیە ئاسانترە. هیچ شتێک هەیە بتوانین ئەو مامۆستایانەی کە لەم سەردەمەیە وانە ئەڵێنەوە گۆڕانکاری لە شێوازی وانەوتنەوەیان بکەن بۆی لەگەڵ ئەم جیلای خۆیان بگونجێنن. بەڵێ سەبارەت بەو بابەتەیە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە بابەتە استراتیژیەکانی خۆی یەک لەوە گرنگیدان بەکردنەوەی ڕاهێنان بۆ مامۆستایان بووە. لەوەش ئێمە توانیمان ئێستا ئامادەکاری تەواو کراوە وەکو پەروەردەی گشتی هەولێر چەندین ڕاهێنەرمان ئامادە کردووە کە ڕۆژانە سەردانی قوتابخانەکان دەکەن بەپێی ئەو پلانەی کە هەیتیان لە چەندین میتۆدە نوێیەکانی وانەوتنەوە کە بەشداری دەکەن و پێیان ڕادەگەینن ئەو مامۆستایانە ڕادەهێنن لەسەر ئەو میتۆدە نوێیانەی کە بتوانن هاوسنجێکی تەواو دروست بکەن لە ناو ناوەندەکانی خوێندن و شێوازەکانی وانەوتنەوەی نوێ و سەردەمیانەیە ڕاهێنان پێ دەکەن. سوودی هەبووە یعنی ئەو شتات بەڵێ باشش سوودی هەبوو و کاری باش لەسەر کراوە و نەتیزەی باشمان بەدەست دێ ئینشاءڵڵا چون هەموو شتێک ئێمە پاشەوەی فیدباکان وەردەگرینەوە لە فیدباکان دەتوانین ئاماژە بەوە بدەین کە بەرەو پێشچوونێکی باش لە ڕووی ڕاهێنانەوە بەدەستمان گەیشتووە و سەبارەت بە ڕاهێنانیش ئێمە بە بەردەوامی ڕاهێنان ئێستا بەپێی ئەو پلانەی بۆ ساڵی 2026 خوێندن دامان ناوە پلانی باشمان هەیە لە بۆ ڕاهێنانی مامۆستایان و بەڕێوەبەری قوتابخانەکانیش تاکو بەشدار بن ئەو پلانە لە بەردەستماندا ئینشاءڵڵا جێبەجێ دەکەن لەو ماوەیە ئینشاءڵڵا دەست خۆش مامۆستاییان وەکو دوا قسە گەر پامێکی دەبێت بۆ دایک و باوکان چونکە ئەگەر ئەوان هاوکار نەبنم پرۆسانەش ناتوانرێت بە شێوەیەکی ڕێکوپێک و باش بەڕێوە بچێت. بەڵێ سەبارەت بە داک و بابان و بەڕاستی ئەمن لێرەڕ لەو مینبەرەی جەنابتان بە پێویستی دەزانم سوپاسێکی بێپایانی مامۆستایانی هەموو کوردستان بکەم و بە تایبەتی مامۆستایانی هەولێر کە زۆر بە لەخۆ لێبوردەییەوە کە توانیتیان خزمەتێکی تەواو بە ڕۆڵەکانی نیشتیمانەکەمان بگەێنن و سەبارەت بە پەروەردەش من داواکارم لە دایک و باوکانی هەموو منداڵان و قوتابیان بەڕاستی لەگەڵمان هاوکار بن لە ناوەندەکانی خوێندن تا بتوانین نەوەیەکی تەندروست نەوەیەکی نیشتیمان پەروەرد بەرهەم بێنین و محاولە بکەین چەندین کاری جوان هەیە کە پێشکەشی وڵاتەکەمان بکەین لەبەرەوەی کوردستان پێویستی بەوەی هەیە خزمەتەشی زۆری بکەین و ئەرچیشە لەسەر شانی هەر هەمومان کە لە پەروەردە ڕاددەست پێ بکەین بە مەبەستی خۆشەویستی وڵات و خزمەتکردنی وڵاتەکەمان. لە جیهاندا کاتێک کە باسی سیستەمێکی پەروەردەی ڕێکوپێک و دروست دەکرێت چوار هۆکاری سەرەکی نەخرێتە ڕوو بە پلەی یەکەم قوتابخانە و مامۆستا کە نابێت قوتابی وەکو سەتڵێک ببینێ و تەنها زانیاری تێبکە بەڵکو دەبێت کار لەسەر هۆشیاری و پەروەردەی دروست بکە بەدوایدا دایک و باوک دەبێت لە ڕووی دەرونیەوە بە تەواوەتی زامنی کەشوهەواکە بکەن بۆ قوتابێکە لە دوای ئەوانیش دەوڵەت و دەسەڵاتداران و کەسانی کە بەرپرسن لە سیستەمی پەروەردە و ساڵانە دەبێت پێداچنەوەی ورد بەسەر هەموو بابەتەکاندا بکرێتەوە لە کۆتاییشدا قوتابی تا چەندێک ڕێز لەو ماندووبوونی مامۆستا و قوتابیەکە دەگرێت پەروەردە لە هەرێمی کوردستان گەیشتۆتە ئاستێک کە دەتوانین بەڕاستی پشتی پێ ببەستین تاکو بەرنامێکی دیکە و تۆرێکی دیکەی کورسی خەڵک خاتان لەگەڵ